بۆ ماوەی 2 ڕۆژ شاری کەرکووک پاڵەوانێتی لەرجوانی عێراقی لە ئامێز گرت کە تێیدا 320 یاریزانی تەواو لە شارەکانی عێراقەوە بەشداریان کردبوو. ئاستی یاریەکە فیزیک و بۆ هەردوو تەمەنی لاوان و پێشکەوتوان بوو، بەڵام ئەوەی مای پرسیار بوو بەشداریکردنی شاری کەرکووک میوانداری پاڵەوانتیەکە بوو کە بە تەنها یەک یاریزانی کوردەوە بەشداری کردبوو. یاریزانەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ چوونە سەر ستەیج و نمایشکردنی ڕێکی لەش و تواناکانیان. 320 یاریزان لە تەواوی شارەکانی عێراقەوە بەشدارن لە پاڵەوانێتی فیزیک بۆ هەردوو تەمەنی لاوان و پێشکەوتوان. ئەم پاڵەوانتیە هەموو عێراق بەشداری کردووە لە جنوبەوە تا کوردستان هەمووی بە کۆی 320 یاریزانە. ئەم یاریزانانە طبعاً لە هەموو هۆڵەکانی عێراقەوە خۆیان حازر کردووە بۆ ئەم پاڵەوانتیە. ئەمانە کە یەکەم و دووەم دێنن لە پاڵەوانتێکە سەرەکەون بۆ منتەخەب وەتەنی. ئەو کاتە لە منتەخەب وەتەنی بوتڵاتی دەرەوەمانە بێ یەکسەر تەسفیات دەکرێ، یەکەم و دووەم کامەیان بەشدارە بێت ئەوە سەرەکەوێتە ڕۆ. شكرنا وامتناننا إلى محافظة كركوك الحبيبة وبالأخص سپاس و پێزانینمان هەیە بەرامبەر بە شاری کەرکووک و لقی کەرکووکی یەکێتی لەرجوانی لە پای لە ئامێزگرتنی ئەم پاڵەوانتیە. لە ڕاستیدا ئاستی پاڵەوانتیەکە زۆر بەهێزە و یاریزانێکی زۆر بەشداری کردووە، بێگومان دەبنە زەخیرەیەکی باش بۆ هەڵبژاردەکانی عێراق. ئەوەی مای هەڵوەستەکردنە کەمی ڕێژەی یاریزانانی کورد بوو لە پاڵەوانێتیەکە، بە تایبەت شاری کەرکووک کە میوانداری پاڵەوانێتیەکەیە بە تەنها یەک یاریزانی کوردەوە بەشداری کردبوو. ماوەی 4 مانگە ئیسعدادم بۆم پاڵەوانێتیە. ئینشاءالله بە تەمام ساڵیش نەتیجەیەکی زۆر باش بێنم لەسەر ئاستی عێراق. ئاستی ململانەکە زۆر باشە، یاریزانێکی زۆر بەشداری کردووە. زۆرم پێ خۆشە مستەوای یاریزانەکان زۆر باشن. وەک یاریزانێکی شاری سلێمانی هاتوون بەشداری بکەم لەم بتوڵەیە کە بتوڵەی عێراقی پێڵێن لە کەرکووکەکرێ. ماوەی بەشداریکردنم تقریبان بۆ 2 مانگە چێت. ئامادەکاریەکانی من یەکێک بۆ نمونە ئامادەکاریەکانی من ئەو خواردنانی کە من خۆم جیاوازە لەگەڵ خواردنیەکیشکە بۆ نمونە ئەو خواردنانەی ئەمانجی من ئەوەیە کە ببم بە پاڵەوان ئینشاءالله لە داهاتووە بم بەڕاهێنەر بتوانم خزمەت بە گەنجی وڵاتەکەم بکەم. ماوەی 2 ڕۆژ بوو شاری کەرکووک پاڵەوانێتی یاریزانانی لەشجوانی عێراقی لە ئامێز گرتبوو کە لەسەر 6 ئاست بەڕێوە چوو. تێیدا یەکەم و دووەمی هەر 6 ئاستەکە سەردەکەون بۆ ڕیزی هەردوو هەڵبژاردەی لاوان و پێشکەوتوانی عێراق. محەممەد عەبدوڕەحمان، کەناڵی کەرکووک.